دوه خوندوان روج آوای کردستانی ین جروشا سوریه خراب رویانا جبو خوندنا خو تمام بکن جبو گو آماده بن جپیش روژا ولات خورا آهنگه که ناساندن احساس کرن به مبستا هفدو ناس بکن و بیرا ولات دل خدا شا بکن بوه یکی جی یک جنونر خوندوان روج آوا وسا بحثی و آهنگه کر ام نونر طلبه سوری پشتی بوه هالبجارتن ام هاتی هالبجارتن ام في دعوه رابي مال سر تلفزيون اعلان كرو ما تلفون حمو طلابا كر پشتی ما قلت تشتتك باش ناف طلابين ما ده هي كس ناس ناكر ما خواست ام في آهنگه چکیش بر ایک ناس بکن صبح درگی هف ببینن آلی کار بن هفره او قدیم مطعمه جی باش آلی کاریا ما کر اشماره هر چشت بلاش بکریا مساعده باش بو طلبه آلی کار هر دوی درباره ده فریاد جوهر برپرسی لقا زانکو و وساقوت اما سبارت بوش یشیا لگل سروکاتی زانکوی صلاح الدین قسمان کردوا دانشتوین پیمان گوتون بحکمی اوان لروی زمانی کردی و آخافتن و نسین زور باجنین هول بدره او کردی که لسنوری زانکو دخویندره لبو اوان توزک آسانکاری تیدا بکره واروها پیشمان راگاندون لرگی نونرایتیانوا اما همانجی و هاوکاریمان لەگەڵ سنتەرەکانی زمان هەیە بتوانن پاش داوامان بەداشکاندنەوە لەگەڵیان ڕێکەون بڕوان بتوان لە ڕووی زمانەوانیا گرنگی زیاتر بە زمانی کوردی بدەن بۆی کێشیان بۆ دروست نەبێ لە ئەسنای خوێندن و بابەتی کوردی لە ناو زانکۆ. دکتۆر سعدەڵە رەشید ئالیکارێ سەرۆکەی زانکۆ بۆ کاروبارێن خوێندەوانان ژی ئامادە بوو و وسا لەسەر پرۆبلەمێن خوێندەوانان ئاخذی. بەڕاستی ئێمە بە خۆشحالیەوە لە سەرۆکاتی زانکۆ سلاحدین و قوتابیەکانی ڕۆژئاوا باکوور و ڕۆژهەڵات کە لە زانکۆی سلاحدین وەرگیرانە بەڕاستی ئەمە بە یەک چاوسەریان دەکەن قوتابی خۆمانە لە کوردستانی عێراق و یعنی زۆر بە سەربەرزی و زۆر بە هاریکاریەکی تەواو دەکرێن لە بۆیان کە خوێندنی خۆیان بەردەوام بن. يعني پرۆبلەمێک دیجی هەیە ئەوەیە تۆمارکردنا خوێندەوانان لە ڕۆژئاوای باشوورێ کوردستانی یعنی تێن جێوان نەمایە لەڤر دمێنن تا ساڵێکە دییان دو ساڵە دی حتا جێوات چێ بێ ونگەل vê پرۆبلەمێ ونچاوە کار دەکەن. بەڕاستی ئەمە نوێنەری سەرۆکاتی زانکۆ سلاحدین لە ژنەی باڵای وەرگرتنی قوتابیان لە خوێندنی باڵا لە وەزارەتی خوێندنی باڵا ئەو ساڵەوە بوو درەنگ کاتن قوتابیەکان ئێستا لە سیستەمدانرایە قوتابیانی سووریا و تورکیا و ئیران ئەوانە هەموو لە بەرنامەجی نوێداندا بۆ ساڵی دادێ لە پلانەکە لەبەرەوە ساڵە عەدەدەکان زۆر بۆ قوتابیان بەڵام لە پلانی ئەو ساڵی دادێ ئینشاڵڵا بۆ ساڵی خوێندنی 14 وەردەگیرێن لەسەر ئەو پلانەی کە لە کۆلیژەکان بۆیان دانراوە. بەلێ دەمنا وساندا دچەند دەمژمێراندا غەریبی ونداد بێ دناف چاو و دەمێنواندا لێگەلۆ ئەف بەسا گۆڤەگەرن ژیانە خۆ برە حەکی خورتتر خوندوان روژاوای کردستان حاضر بون و جزیان هم غریبیه کم بو دل وادا بینه یعنی خوندنا و درکبن بوهارمین درویش و پروگرام آر دپرموت